سڵاو کاک حەسانم، کاتت باش. کاتت باش. سەفین کوردۆمە لە پایتەخت میدیاوە پەیوەندی مەجەناوت کردو. کاک حەسان، ماوەی نزیکەی 2 ساڵ دەبێت ئێوە پرۆژەیەکتان هەیە، پرۆژەی جێژوان بۆ زیندانیان. دەکرێت هەندێک باسی و بابەتەم بۆ بکەوە پرۆژە چۆن بوو سەری هەڵدا لەکەیەوە سودێکی هەبووە؟ ئێمە پێشتر هەبووە ئەم پرۆژەیە، بەڵام احتیمامی پێ نەدرا. بەس ئێمە لەوەتی هاتوین احتیماممان زیاد پێداوە و ئەوانەی کە لە دەروەی هەرێمی کوردستانیشن، یعنی خەڵک دەروەی هەرێمی کوردستان بۆن منە خەڵک باشووری عێراقن وانە کردکوکن یا مووسڵن، ئەوانە ئێمە جێژوانی خێزانیان دێنێ بۆ مەرجەی ئالێتی عەقدی زەواجەکەیان مەزبوط بێ، یعنی تەزویر نەبێت. ئەوەش ڕێکاری خۆی هەیە، ڕێکارەکەیەوەیە ئەمان نسخەی لە عەقدەکە ئەهێنن ئەیبن لە محکەمەی هەرێم، لە محکەمەکانی دادگاکانی هەرێم لە سلێمانی و لێرۆ تەزدیق ئەکرێ و ئێمە ئیشی لەسەرەکەینەوەنە. بەڵێ، ئەو جێژوانە ماوەی چەندە هەیە ئەگەر بە دیاریکرا؟ هەفتەی شوێنمان هەیە بەپی قەڵەباڵغی شوێنەکەیە، مەسەڵەن بۆ نمونە هەولێر بۆ سلێمانی لە گەورانەکان هەفتەی 2 جار هەمانە، بۆ 2 جارە 3 ساعتە. بۆ نمونە لە هەفتەیەکە بۆ نمونە یەکشەممە هەمانە، یەکشەممەکە بۆ نمونە 400-500 کەسیان بەرێتەوە، چوارشەممەکەی 400-500 کەسەکەی دەبێت. هەر لە هەر زیندانێک چەند ژوور هەیە کاک حەسان؟ والله قاعمان هەیە، قاعەکان هەمووی ژوور تایبەتیان جیا کراوەتەوە و تەرتیباتیان بۆ کراوە، سیستەم و سەلاجی تایە و هەموو شتێکی ترایە. باشە کاک حەسان، ئەو ژوورانە تا چەند پارێزراون بۆ ئەوەی کەسانە کە لەوێن کامیلەیتیان نیە، ئەو ژوورانە کامیلەیتیان نیە و شوێنەکان هەمووی پارێزرا و هەمووی حرەسی تایبەتی هەیە لە دەرەوەی، چکە ئەمە ئەچیتە ژوورەوە پاسەوانی تایبەتی ئەوانە چنە ژوور و دەرگاکە داخن. بەڵێ، هەر کەسێ چێتە ژوورەکەی خۆی دەرگاکە داخە. باشە، لە ماوەی ساڵی ڕابردوو گەرداتەوە ئامارێک هەبێتن وام ساڵیش چەند کە چەند زیندانی ژوانیان بەستووە؟ 2 ساڵەیە ڕەنگە زیاد لە 12,000 کەس ئەوەی کردووە، یعنی 2 ساڵەیە. لەم ساڵدا چەندە؟ لەم ساڵدا مثلا لە 23 ئەتوانم بدەمەوە 23 بەڵێ 5716 کەسە. بەڵێ بەڵێ. ئەی کاک حەسان بەپێی زانیاری ئەم شەشمانەی 24 3000 کەسە. بەڵێ کاک حەسان، بەپێی زانیاری خۆتان دوای بەستنی و ژوانەوە ئەو کارە ڕێژەی جیابوونەوە تەلاقدان چۆنە، چی لێ هاتووە؟ ئێستا لە ناو چاسازەکان بە هیچ شێوەیە ڕێژەی جیابوونەوە نییە، بە هیچ شێوەیە یەک کەسیش نییە. دەستەکانت خۆش بکە حەسان، زۆر زۆر سوپاس. ئەوە بۆی هند بێ ئامارە. بەڵێ، و ئێمە شتێترمان هەیە، مەسەڵەن ڕێژەی خوێندنمان زیاد کردووە. بەڵێ، پار 2023 402 کەس خوێندکارمان هەبووە، بۆ ئەم ساڵ 474 خوێندکارمان هەیە.